هەشت ساڵ بەر لە ئێستا لە شەوێکی زستان و سەرمادا داعش هەموو توانایەکی خۆی خستە گەڕ بۆ کۆنتڕۆڵکردنی کەرکووک و لە چەند قۆڵێکەوە هێرشی کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک. بەڵام دوای 12 کاتژمێر پێشمەرگە توانی جارێکی دیکە کەرکووک لە مەترسی داگیرکاری داعش بپارێزێ. ئێستاش دوای 8 ساڵ لەو ڕووداوە کورد کەرکووکی لەدەستداوە و نەتوانراوە بەرگری لەو دەستکەوتانە بکات کە بەدی هاتن و خوێنی سەدان پێشمەرگەی لە پێناو ڕژا. بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە کەرکووک دەڵێت بەهۆی ئەنجامدانی ڕفراندۆم و نەخوێنەوەی بارودۆخی ناوچەکە نەمانتوانی پارێزگاری لەو دەستکەوتانە بکەین. بەڵێ ئەو ڕۆژگارە کورد لە کەرکووک بە هەموو هێز و قووەتێکی بەشداریە کرد. بەداخەوە هەندێک خەڵک هاتن بە ناوی ڕێفراندۆمەوە بەشێکی زۆری ئەم ناوچانیان لەدەستدا و ئێمە ئەو کاتیش ڕوبەڕوو پێمان وتن ئێوە ئەمە ئەبێتە پلانێک بۆ گیان شاری کەرکووک، ئەبێتە پلانێک بۆ گیان کورد. ئەو کاتە ئاڵای کوردستان لە سەر حەمرین بوو، هەموو ئەم ناوچانە لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگی کوردستان بوو. بەڵام بەداخەوە هەندێک عقلی لە خۆبایی بوون یاخوداندی عقلێک کە بەرتەسک بوو چاوی باش نەیەبینی نەیەتوانی باش بیر بکاتەوە وای کرد کە هێزەکانی عێراق خۆیان یەک بخەنەوە و هێرشی سەر کەرکووک بکەن و کەرکووچیان لێداگیر کردینەوە. هاوکات بەرپرسێکی کۆمەڵی دادگەری یەکێتی و پارتی بە بەرپرسیاری سەرەکی نەپاراستنی ئەو دەستکەوتانە دەزانێ. چاودێرێکی سیاسیش پێی وایە نەبوونی پلان و بەرنامەی تۆکمە بۆ پاراستنی ئەو دەستکەوتانە وای کرد کورد نەتوانێت پارێزگاری لەو ناوچانە بکات کە بە خوێنی سەدان پێشمەرگە هاتە دی. بە تاکید یەکێتی و پارتی بەرپرسیاری یەکەم لە پاراستنی کەرکووک لە بەهادەردانی کەرکووکە، چونکە کورد ئەو کاتە هەتا یەکدەنگ بوو، هەتا کورد لەم منتیقەیە دەسەڵاتی هەبوو کەرکووک لە هەموو ناحیەکە پارێزراو بوو. پێشمەرگە دیفاعێکی باشی لە کەرکووک کرد، بەڵام بەداخەوە دوایی یەکێتی و پارتی بە ئیتفاقێکی ژێربەژێر لە ڕێی چەند کەسێکەوە لە دەوروبەری کەرکووک ئیتفاقیان کرد و کەرکووکیان فرۆشتەوە بە نێرانی کورد. بەداخەوە بەهۆی ناکۆچیە سیاسیەکانی خۆیان کورد و بەهۆی ئەوەی کە گرنتیەکی زەمانێکی نێودەوڵەتیان وەرنەگرتە بوو هەر هەموو ئەو خوێنەیان تقریبن بە فیڕۆدا ئەو هەموو خەڵکە و زەرمەندی یەکەمیش لێرە پێشمەرگە و خەڵکی هەژار و فەقیر بوو کە بەداخەوە خەڵکێکی زۆر لەو پێناوەیە تیاچوو. لە ماوەی 4 ساڵی شەڕی داعش لە کەرکووک داعش دەیان هێرشی جۆراجۆری بۆ سەر کەرکووک ئەنجامدا، بەڵام پێشمەرگە بە هاوکاری خەڵکی کەرکووک و هێزانیەکانی دیکە توانی بەرگری لە شارەکە بکات. بەڵام دوای 5 ساڵ خەبات و تێکۆشان لە پێناو شارەکە بە هۆی ململانی سیاسی و نەخوێنەوەی بارودۆخەکە لە 150 خاکی کوردستان لەدەست درا و نەتوانرا بەرگری لەو دەستکەوتانە بکرێت کە خوێنی پێشمەرگە و هاوڵاتیانی ناوچەکەی لە پێناو ڕژا. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.